ڕۆژانە نزیکەی 200 کەس بەهۆی توشبوونیان بە کۆلێرا داخڵی نەخۆشخانەکانی پارێزگای سلێمانی دەکرێن. ئەمە ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیە لەسەر کۆلێرا. نەخۆشی کۆلێرا ساڵانە بەرۆکی هەرێمی کوردستان دەگرێت و ماوەی زیاتر لە هەفتەیەکە لە هەرێمی کوردستان بڵاو بووەتەوە. تەندروستی گشتی سلێمانیش دەڵێن پێویستە حکوومەت پلانی درێژماوەی هەبێت و لە ئێستاشدا نەخۆشیەکە کۆنتڕۆڵ نەکراوە. بێ حکوومەت استراتیژ و پلانی درێژخایەنیە بێ بۆ بەرەنگاربوونەوەی کۆلێرا یاخود بۆ بنبڕکردنی کۆلێرا لە ئایندەیە بۆەوەی کە سەرچاوەکانی ئاو چاودێری تەواوی بخرێتە سەر یاخود چاودێری بازاڕ و سەوزەمی و عەلوەکان بکرێت یا چاودێری ئەو چێلگانە بکرێت کە بە ئاوی پیس ئاوە درێن. نەخۆشیەکە کە مێژوویەکی درێژی هەیە بەهۆی خواردنی پیس و ئاوی نەشیاو بۆ خواردنەوە دەگوازرێتەوە. زۆربەی کاتیا ئەو ئاوە پیس بووە یا ئاوێکی پیس با بڵین تێکەڵی خواراک و خواردن و ئەوانە بووە بە تایبەتی خواردنێک کە بە کوڵان و برژان و ئەمانە نەڕوا بەباشی ئەمە هۆکاری سەرەکیەتی و ساڵانە بۆیە بڵاوە بێتەوە لەبەری سەرچاوەیەک هەیە کە ئەوە دروستەکە بەڵام ئەم 1-2 ساڵە بە تاکیدی کۆلێرا بووە ساڵانی ترێمە ڕێژێکی زۆری سوکچون و ڕشانۆمانە بۆ ئەو کۆلێرا نەبووە با بڵین. هەرچەندە سەرچاوەی سەرەکی دابینکردنی ئاوی سلێمانی دووکان و سەرچنارە بەڵام بەهۆی کێشەی کەم ئاویەوە بەشێک لە هاوڵاتیان پشت بە ئاوی بیرەکان دەبەستن و لە ڕێگەی تەنکەرەوە دابینی دەکەن. ئەم ئەوە شیاوە بڵێن هەفتەی دووجار دێن فاسیەکەن لە دایرە و دێن دەیە ئەو فاسی ئاوەکەکەن و ینی کێشەی نییە. لە ئێستادا ئامارەکانی کۆلێرا بەم جۆرەیە. ڕۆژانە زیاتر لە 200 هاوڵاتی داخڵی نەخۆشخانە گشتی و تایبەتیەکان دەکرێن. لەو ژمارەیە 100 کەس لە نەخۆشخانە حکوومیەکان و 50 کەس لە نەخۆشخانە تایبەتیەکان و نزیکەی 50 منداڵیش داخڵ دەکرێن. بەڵام لەو ڕێژەیە تەنها 10 بۆ 15 حاڵەتیان سەختە و تا ئێستا کەسیش بەهۆی نەخۆشیەکەوە گیانی لەدەست نەداوە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.